خۆشەویستانم خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە وەصفی کەسانێکەکە کاتێکە ئەفەرمێ وەالذاکرین الله کەثیرا والذاکرات ئەو کەسانەی کەوا زیکری خوای پەروەردگارەکەن دیارە زیکر بە هەموو عیبادەتەکان بە هەموو ئەنواعەکان بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێکە باسی ئەو زیکرانە ئەکا ئینسان بەردەوام مەشغوڵ بێ بە زیکری خوای پەروەردگار لا يزال لسانك رطبا من ذكر لا إله إلا الله بەردەوام ئینسان خەریکی زیکر بێ بۆیە زیکرەکان زۆرن بەڵام یەک لەوانە ئەوەی کە زۆر قورسە کە زۆر ئاسانە زیکرەکە بەڵام قورسە لە لای خوای پەروەردگار و خۆشەویستە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم کەلیمەتان تەنها دووشە بۆیە ئینسانی ئیماندار ئینسانی مسلمان دووشە زۆر ئاسانە پێغەمبەری خوا ئەفەرمێ کەلیمەتان خەفیفەتانی عەلە اللسان زۆر ئاسانە لەسەر زمان ئەوجا ثەقیلەتانی فی الميزان و زۆر قورسن لە تەرازوی خوای پەروەردگارە و حەبیبەتانی ئیلە الرەحمان خۆشەویستن لە لای خوای پەروەردگار بزانت چەندی ئاسانە بەڵام چەندی قورسە لە تەرازووە و چەندی خۆشەویستە لە لای خوای پەروەردگار سبحان الله وبحمده سبحان الله العظیم تەنها ئەوەندە بۆیە ئینسانی مسلمان ئینسانی ئیماندار دایم هەوڵ بدە بەردەوام ئەو زیکرانە لەسەر زمانت بێ ئەجر و پاداشتێکی زۆر گەورەی هەیە و دوورت ئەخاتەوە لە غەیبەت و لەو شتانەی کەوە خوای پەروەردگار پێی ناخۆشە